الله جل جلاله لقرآن دیسان باسی پەروەردەی ئافرەتی بۆ کردوین بە دروستی کە چۆن پەروەردەیکەین. یەکەم خاڵکە گرنگە بیزانی لەیسە الذەکەڕ کەلئونثا، بە هیچ شێوەیە تۆ نابێ کچ وەکو کوڕ سەیرکەی، نێر وەکو مێ سەیرکەی لە ئاژەڵەکانیشا. زانانە فەرموون لە ئاژەڵەکانیشا نێر وەکو مێ سەیرکەی حرام و گونەحبارە بی، نەک لە ئینسانەکانە، نەک لە کچ و کوڕە، نەک لە پیا و ژنی مسڵمانە، وەکو یەک نین. لە ئیسلامە یەکسانی بینی ژن و پیا و نییە، وەکو یەک بن، یەکسان بن بە یەک شتی وانین، بەڵکو عەدل هەیە، ئەبێ عەدالەت هەبێ لە بینی ژن و پیاوە، نەک یەکسانی. یعنی چی؟ یعنی پیا و ئەرک و مافی خۆی، ژنیش ئەرک و مافی خۆی. ئەمە نییە ئەم ئەرک و مافەکەی چیە ئەوژەوەی هەبێ، شتی وانی نێر وەکو مێ نییە، ئەوە بخەنە مێشکتانەوە. غيري أو بمشكتايا بيتواني آياتي الله سبحانه وتعالى فرمي هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها. أفرد لأساسه بوشي خلق كراو، وشون خلق كراو؟ جعل منها زوجها. الله جل جلاله فرمي لبياو دروس مان كردو، لميردكي خوي دروس مان كردو، لبالكي خوي دروس مان كردو، لە برای خۆی دروستمان کردووە. هەر ئافرەتێ شعوری بەوە نەکرد، هەستی بەوە نەکرد ئەو بەشێکە لە باوکی، بەشێکە لە برایی، بەشێکە لە مێردی، شەرەفی ئەوانە، ناموسی ئەوانە، خوێنی ئەوانە، گۆشتی ئەوانە خێریتیانیە و لە ئافرەتایەتی دەرچووە. باشە بووە بە مەخلوقەکەی ڕێکخراوی ژنان، بووە بە فێمینیست کە خۆیان وان ناو لە خۆیان نێن، ئەوە پێی ناوترێتتر ئافرەت، بووە بە مەخلوقەکەی ڕێکخراوی ژنان. تۆ واجبە لەسەر ئافرەت وا پەروەردەکەی کە ئەڵڵا جەلە جەلالوه پێی وتووی، نەک وا پەروەردەیکەی کە ڕێکخراوەکانی ژنانەیانەوێ. باشە ئەبێ یەکەم شت کە لە ئافرەتە دروستیکەی بە ئافرەتایەتی خۆی ڕازی بێ، خۆی بە بەشێک لە مەحڕەمەکانی بزانێ، باوکی، برای و مێردی. باشە وە کوڕەکەی دواتریش کە کوڕی بوو. ئەنجا چی؟ لیەسکونە ئیلەیها. ئافرەت ئەبێ وا پەروەردەیکەی سوکنابێ بۆ مێردەکەی سبەینێ کە شووی کرد، سوکنابێ بۆ باوکی تا لە ماڵی باوکی هاتی، سوکنابێ بۆ براکانی تا لەگەڵ یاران. خۆگەر وا پەروەردەی نەکەی دیسان تۆ فێمینیستەکە و پەروەردە کردوتەوە. ئافرەتەکەی کە ڕێکخراوەکانی ژنانی کوفر ئەیانەوێ ئەوت پەروەردە کردوتەوە. باشە ئەم ئافرەتە بێ سوکنابێ، چ کاتێک دەتوانێت سوکنابێ؟ 24 ساعتە لە ماڵ نەبێ، لە دایرە دەوام وەم لاولا بێ. کەی سوکنابێ دێ؟ سوکنایەتیەکەی بۆ کێ؟ هێوری و ئارامی بەخشەکەی بۆ کێ؟ بۆ پیاوی خەڵک، لە دایرە، لە دەوام، بۆ مناڵی خەڵک. ئێبوو بۆ پیاوی خۆی نەبێ، ئێبوو باوکی خۆی نەبێ، بۆ برای خۆی نەبێ، بۆ لە ماڵەوە بێ و لەگەڵ باوک و برای خۆی هەڵسێ و دانیشە دواکەوتویە، بۆ بڕواتە دەرەوە لەگەڵ نامەحرەم هەڵسێ و دابنیشە پێشکەوتنە. بۆچی؟ یعنی ئەمە کێ وای لێکردن؟ کێ وای لە میلەتە کرامە قبوڵکە؟ ئەم میلەتە بۆ قبوڵی کرد، بۆچی و هاوکێشەی ئاوا عەکس کردەوە؟ لەبەرەوەی گوێ نەدا بە کەلامی ئەڵڵا و کەلامی ڕەسوولەکەی هەموویشکان بۆیەوە باجەکێتی. پاشان الله سبحانه وتعالى فەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. مواصفات آفرتي چاک مسلمان دیاریەکە بۆمان. یەکەم مواصفاتی چیە؟ صالحات. صالحات يعني يطيعن الله ورسوله لما وافرون، يعني إطاعي الله ورسولك يكن. هر أفرتي إطاعي الله ورسولك ينكر من جمنجي كرد لبردان بريا بيانوي هنايوا بيانو قشي چیە؟ ئەی تۆش نایکەی، ئەی تۆش بۆوە، ئەی ئەمیش بۆوە، ئەی ژنی فلانە کەس بۆوە، ئەی فلانە کەس بۆوە. ئەمە ناوێ ئیطاعی ئەڵڵا و ڕەسوولەکەی بکە، ئەمە خێریتیان نییە.